ساڵی 2010 کات ئێوارەیەکی درەنگ وەختە شوێن شاری سلەیمانیە لە هۆڵی پێشمەرگە لەم هۆڵەی کە ئێستا ئێمە لێرەین مام بە گەرم و گوڕیەکی زۆرەوە بەشداری بانگەشەی هەڵبژاردننی یەکێتیەکەمانی دەکرد و بە ورەیەکی پۆڵاینەوە وتەیەکی مێژووی پێشکەش کرد لەو وتەیدا ڕستەیەکی مێژووی وت کە چەندین ساڵە سەداکەی تەواو نابێت و لە گوێچکەی یەکێتیەکاندا بەردەوام دەبیسترێتەوە ڕستەکە گوزارشتە لە پتەوی یەکێتی مام ڕوون و ئاشکرا ڕاستیەکی وت کە بە هیچ هێز و گروپ و لایەنێک ناگۆڕێت مام وتی سەفین لە بندێ یەکێتی لە بن نایێ سڵاو لە سلەیمانی سڵاو لە شارەی کەلانکەی شۆڕشەکان و سەرهەڵدانەکانە سڵاو لە پایتەختی ڕۆشنبیری سڵاو لەو شارەی کە هەرگیز لە ئاستی هیچ دوژمنێکدا سەرنەوی ناکا سڵاو لەو شارەی بوو بەلانکەی شۆڕشی نوێی گەلەکەمان هاوڵاتیانی شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی سڵاوتان لێبێ هەواڵانی خۆشەویست دەبێ هەمومان ئێمە و ئێوە هەموو کوردستان نەک هەر لە باشوور بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان شانازی بکەین کە شارێکی وەک سلەیمانیمان هەیە سلەیمانیەک کە چەندین سەرکردە و سیاسی و ڕۆشنبیر و نیشتیمان پەروەری گەورەی وەک ئیبراهیم پاشا شێخی نەمر حەبسەخانی نەقیب کەریمی ئەلەکە نالی و مەحوی و حەمدی و ئەمین زەکی بەگ و پیرەمێرد و برای مەحمەد و زێوەر و نەجبەدینی مەلا و فایق بێکەس و شێخ نووری شێخ ساڵح و ئەحمەدی هەردی و شێرکۆ بێکەسی هەبێ پێگەی خۆی قەت لە دەست نادات و لە دڵی هەموو کوردێکی دنیادا خۆشەویست دەمێنێتەوە بۆ یەکێتیش سلەیمانی زۆر سپاس بۆ یەکێتیش سلەیمانی چەندین سەرکردە و خەباتگێڕی وەک خاڵە شەهاب و ئارام و نەوشیروان مستەفا و جەمالی عەلی باپیر و جەمال تایر و مەلا عەلی و حەمە جەزا و سەڵاحی مهندس و شازاد سایب و سەدان خەباتگێڕی دیکەی دروست کردووە لەبەر ئەوە واجبە لەسەرمان بە قەد گەورەی خزمەتیان بکەین سلەیمانی لە سەرەتای دروستبوونیەوە شارێکی فرە ڕەنگ و فرەدەنگ بووە شارێکە بۆ هیچ دوژمنێک ملکەچ ناکات شارێکە ئازادی دەوێت و بەردەوام لە پێناویدا دەنگ هەڵدەبرێ و خەباتی بۆ دەکات هەر ئەم هۆکارانەشە وا دەکا ئەم شارە لە کۆنەوە تاکو ئێستا شارێک بێت هەڵگری فکری جیاواز و تێڕوانینی جیاواز بێت بۆ سیاسەت و بۆ هەموو بوارەکانی تری ژیان بۆیە چەندین گروپ و لایەنی سیاسی دروست بوون و دروست دەبن بەڵام هەر لایەنێک بیەوێت ئەم خزمەتە بەم شارە بکات دەبێ بتوانێ هەموو دەنگە جیاوازەکان و هەموو ڕاجیاوازەکانی سلەیمانی لەخۆ بگرێت ئەمەش کارێکی سەختە بۆیە دەبینین لایەن و بزوتنەوەی جیاواز سەر هەڵدەدەن بەڵام پاشماوەیەکی کەم کاتێک کە دەزانن ناتوانن ئەم شارە لەخۆ بگرن نامێنن
تاکو ئێستا تەنیا یەک لایەن هەبووە کە بەڕاستی توانیوێتی تێکەڵ بە ڕۆحی خەڵک و بست بە بستی ئەم شارە بوو بێت، ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستانە. سروشتی یەکێتی و سلەیمانی تەواو تەبان لەگەڵ یەکتردا، چونکەن یەکێتی خۆی لە بنچینەدا لەسەر بنەمای جیاوازی و بەگشتدا چوونەوەی شێوازی سیاسەتکردنی تەقلیدی و تاکڕەوی دروست بووە. بۆیە دەبینین لەسەر دەستی یەکێتی سلەیمانی دەبێتە تاکە شوێن کە جێگای جیاوازی سیاسی تێدا دەبێتەوە و ئازادی ڕادەربڕین لێرە فراوان دەبێت. ئەی ئەوە نییە میدیای ئازاد تەنها لێرە هەیە و ئازادانە کاری خۆیان دەکەن. ئەمەش پرینسیپێکە کە لە سەری پەروەردەکراوین و هەرگیز لەیلا نادەین. هەرگیز ناتوانین باسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بەبێ باسکردنی سلەیمانی و هەرگیزیش ناتوانین باسی 40 ساڵی ڕابردووی سلەیمانی بکەین بەبێ باسکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی و سلەیمانی لەناو یەکدا ئاوێتە بوون. یەکێتی لەناو ئەم شارەدا ڕەگی داکوتاوە و شەڕی گەورەی بۆ کردووە. ئەوە مێژوو، ئەوە ئێستا و بۆ داهاتوش تاکە هێز لەناو دڵی ئەم شارەدا بێ یەکێتی نیشتیمانی کوردستانە. سلەیمانی جگە لە مێژووە درەوشاوەکەی خۆی لە ڕووی ئەدەبی و هونەریەوە لە چەندین وێستگەی سیاسیشدا سەرمەشق بووە. بەسەرکردایەتی مامی کوردان مام جەلال ڕاپەڕین و دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان بەرهەمی شۆڕشی نوێی گەلەکەمانە. ئەمە ڕاستیەکە کە بە هیچ حزب و لایەن و کەسێک ناگۆڕێت. هەڵبژارنەکانی ئەنجومەنی شارەوانیەکانیش لە ساڵی 2000دا کە یەکێتی لە ئیدارەی ئەو کاتەی سلەیمانی ئەنجامیدا نەک هەر بۆ کوردستان بەڵکو بۆ عێراق و ناوچەکەش ڕووداوێکی دەگمەن بوو. دیدگای یەکێتی بۆ هەموو لایەنێک ئەو کاتە ڕوون بووەوە. هەروەها بۆ یەکەم جاریش بە یاسایەک بە واژووی مام ژن کوشتن بە تاوانێکی گەورە ناسێنرا و سزای توندی لەسەردانرا. مام فێری کردین ژنان دەبێ هاو ئاستی پیاو بن و دەبێت زەمینە ساز بکرێت تاکو تواناکانی خۆیان بسەلمێنن ئەو توانانەی کە هەیانە. یەکێتی باش دەزانێ لە سەراتاکانی شۆڕشەوە ژنان چ زۆرێک و چ جۆرێک و چ پاڵپشتیەک بوون بۆ شۆڕشەکە. بە قۆناغی ئەمڕۆژ کار لەسەر لابردنی ئەو بربەستانە دەکەین کە ڕێگر بوونە لە هاتنە پێشەوەی ژنان. ژنان دەبێ لە ناوەندەکانی بڕیاردا بن. بۆیە بە هیچ دوو دڵێک دەتوانین بڵێین یەکێتی دەست پێشخەر بووە و بەڵێنتانیش پێدەدەین کە هەر ئەوها دەمێنێتەوە. هاوڵاتیانی خۆشەویست، ئەم قسانەی من دەیان کەم مانای ئەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کەم و کورتیەکی نەبوو بێت. ئەو کوردستانەی کە ئەو کوردستانەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین ئەو کوردستانە نییە کە باو باپیرمان خەباتیان لە پێناوی کرد. ئێستا لە دۆخێکی تری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری داین. کوردستانێکی ئازادمان هەیە کە خاوەنی ئابووریەکی دەوڵەمەندە، بەڵام هێشتا وەکو پێویست خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکراوە. هەموو دەزانین هێشتا خەڵکانێک هەن لە ڕووی گوزەرانەوە وەک پێویست خزمەت نەکراون و دۆخی گشتی کۆمەڵانی خەڵکیش لە ئاستی چاوەڕوانی من و ئێوەشدا نییە. بەداخەوە، زۆر بەداخەوە
سلەیمانی بووەتە قوربانی ململانەیە سیاسیەکان. ئەمەش زەرەری زۆری بە ئاوەدانکردنەوە و بەرەو پێشخستنی شارەکە گەیاندووە. بەڵێندەر و وەبەرهێنەرانی بە شێوەیەک دوورخستووەتەوە لە کارەکانیان کە زەرەر و زیانی بە سلەیمانی و خەڵکەکەی گەیاندووە. نائارامی و ململانەی تند و ناکۆکی گەورە زەمینەی پێشکەوتن و گەشەکردن لەبار ئەبا و ڕێگرە لە ئاوەدانی و بنیادنان و خزمەتگوزاری. بۆیە ئێمە سپاس، زۆر سپاس. بۆیە ئێمە ئارامیمان کردووە بە دروشمی گەورەی خۆمان. لە نائارامی و لە ناسەقامگیری سیاسی جگە لە دواکەوتن هیچی ترمان دەست نەکەوتووە. یەکێتی تەنها حزبە کە بتوانێت ئارامی بگەڕێنێتەوە بۆ سلەیمانی و بۆ کوردستان. ئەم بارودۆخە سیاسیە گرژە کاری کردووەتە سەر ڕەخساندنی هەلی کار لەم شارە و بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری. ئەم نائارامیە بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر توانای حکوومەت بۆ گەیاندنی خزمەتگوزاریەکانی. کاریگەری دەرونی هەبووە لەسەر یەکە بە یەکەی فەرمانبەرانە ئەزیزەکانمان و دوجار دامەزراوە خزمەتگوزاریەکانمانیان لاواز کردووە. ئەم هەڵبژارنە دەرفەتێکە بۆ خەڵکی سلەیمانی بۆ دەستنیشانکردنی ئەو بابەتانەی بەلایەنەوە گرنگن و ئەو دەرفەتێکە کوردستانێک بەرجەستە بکەین کە شایستەی ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی ئارامیە بۆ خۆمان و بۆ نەوەکانمان. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی هەلی کار و خۆشگوزرانیە بۆ هەموو لایەنەکان. ئەم هەڵبژارنە بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکی باشترە بۆ بەرجەستەکردنی ژیانێکی گونجاو بۆ هەمووان. ئەو ئارامیەی ئێمە دابینی دەکەین وەبەرهێنەران دەگەڕێنینەوە بۆ سلەیمانی، وەبەرهێنانێک کە ئاوەدانی بە دوای خۆی دادەهێنێت. ئێمە لە ڕێگای ئاوەدانکردنەوە و وەبەرهێنانی زیاتر بۆ بەگەڕخستنەوەی کارگەکانمان و بە گرنگیدان بە کەرتەکانی پیشەسازی و کشت و کاڵ و گەشت و گوزار هەلی کاری نوێ دابین دەکەین بۆ بێکارەکانمان. دەبێت ئابووری کوردستان و سەرچاوەی داهاتی کوردستان هەمەجۆر بکەین. تێگەیشتنی ئێمە ئەوەیە کە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان پێویستی بە چارەسەری خێرا هەیە. لە پێش هەمویانەوە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا، بە تایبەت لە مەلەفەکانی نەوت و شایستە دارایەکانی کوردستان. ئەمە جگە لە کێشەکانی خاک و سنوور و مافەکانی هێزی پێشمەرگە و کەس و کاری سەربەرزی شەهیدان و جوتیارە خۆڕاگەرەکانمان کە هەندێکیان لە ساڵی 2014ەوە شایستە دارایەکانی خۆیانیان وەرنەگرتووە. ئێمە کار دەکەین بۆ زامنکردنی تەواوی مافی هاوڵاتیانی هەرێم لە ڕێگای ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی لە عێراق. زۆر ڕوونیشە کە تاکە هێز لە گۆڕەپانی سیاسی کوردستان ئەمڕۆ کە پەیوەندی کاریگەری هەبێ لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستانە. وەکو یەکێتی بڕوامان بەلا مەرکەزیەتی ئیداری هەیە لە هەرێمی کوردستان. هەموو لایەکتان بینیتان کاتێک سلەیمانی بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغێکدا چانسێکی بە هێزێکی تردا ئەو هێزە دەسەڵاتەکانی پارێزگاری سلەیمانی بردەوە بۆ هەولێر. یەکێتی دەیەوێ ئەو دەسەڵاتانە بگەڕێنێتەوە بۆ شاری سلەیمانی. بۆیە دەڵێن خۆشەویستی بۆ سلەیمانی بە بەڵێنی بێکردار بەدەست نایێت. ئێوە دڵنیابن کە یەکێتی بەڵێنەکانی دەباتە سەر و ئەو دەسەڵاتانە دەگەڕێنێتەوە بۆ سلەیمانی. من
تاک و پێتان بڵێم با ئەم دەرفەتە بقۆزینەوە ڕۆژی دەنگدان هەمومان بە دەستی خۆمان داهاتوویەکی باشتر لە ڕابردوو بەدەست بهێنین من خۆم و ئەم تیمە بەهێزە کە لە پشتمەوە وەستاون هەمومان بە گوڕوتین و وزەیەکی نوێەوە بە ئیرادەیەکی بەرزەوە بەو پەڕی پەرۆشیەوە خۆمان ئامادە کردووە کە دەبێ ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی ئەم کوردستانە بگۆڕین دەبێ کوردستانێکی ئارام بنیات بنین ئێمە نەوەی ڕێبازەکەی مامین دڵنیابن لەسەر ئەو ڕێبازە لا نادەین ئاشتی و ئارامی ئاشتی و ئازادی و پێکەوە ژیان لەم کوردستانە جێگیر دەکەینەوە بۆ ئەمە پێویستمان بە هەوڵ و یارمەتی ئێوە هەیە پاڵپشتی ئێوە بۆ ئێمە کۆتایی بە هەموو سەختیەکان دەهێنێ وەک هەمیشە چۆن پاڵپشتی یەکێتیەکەتان کردووە دیسان پاڵپشتمان بن بەڵێن دەدەین یەکێتی بکەین بەو یەکێتیەی کە لە ئاستی چاوەڕنی ئێوەدا بێت کوردستانیش بە مەشغەڵەکەی خۆمان ڕووناک دەکەینەوە یەکێتیەکەمان لەسەر ڕێگای بەهێزبوونەوەیەکی سەرتاسەریە هەواڵینە و دەبێتەوە بە یەکێتیەکەی خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان هەواداران و ئەندامان و لایەنگەرانی یەکێتی پش و درێژ بوون زۆرمان تێپەڕاند و کەممان ماوە دەگەینەوە بە ئەو یەکێتیەی کە چاوەڕوانی بوون ئەوەی ماوە مەسەلەی کاتە و پەیوەندی بە چەند ڕووداوێکی گرنگەوە هەیە کە گرنگترینیان ئەم هەڵبژاردنەیە دڵنیاشم بە دەنگەکانتان لەم پاییزەدا کوردستان سەوز دەکەینەوە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلەیمانی دەمەوێت دڵنیاتان بکەمەوە شارێک کە مام بە ڕۆح و دڵی خۆشی دەویست شارێک کە جەستەی مامی بۆ هەتایە لە باوەشی گرتبێ هەرگیز ڕێگا نادات بچێتە دەست کەسانێکەوە کە حورمەتی نەگرێ دڵنیاین سلەیمانیش خۆی کە ئەم هەموو ژن و پیاوە گەورەیە و ئەم هەموو ڕووناکبیر و نووسەر و هونەرمەندە گەورانەی تێدا دروست بوو بێ هەرگیز ڕازی نابێ کەسێک نوێنەرایەتی بکە کە خەمی ئەم شارە هەڵ نەگرێ و شایستەی ئەم شارە حیاتە نەبێ بەڵام ئێمە بۆیە لێرەین تاک و پێتان بڵێین با ئەم دەرفەتە بقۆزینەوە ڕۆژی دەنگدان هەمومان بە دەستی خۆمان دەتوانین داهاتوویەکی باشتر بۆ کوردستان دەستەبەر بکەین ڕۆژی دەنگدان هەموو پێکەوە دەبێ پاڵپشتی یەکتری بین بۆ خزمەتی ئەم شارە و بۆ پێشخستنی لەگەڵتان دەبین لەگەڵمان بن تکایە کاندیدە بەڕێزەکان ئامادەبوانی بەڕێز با پێکەوە لەگەڵم دروشمەکانی یەکێتی بڵێنەوە لەگەڵم بڵێن بۆ ئارامی بۆ هەلیکار بۆ خزمەت دەستان خۆش بێ ڕۆژی سیمانگ هەمومان لەسەر سندوقەکانی دەنگدان یەک دەبینینەوە دەنگ دەدەین بە لیستی 105 بەرەو پێشەوە سلەیمانی شاری شۆڕش شاری ڕۆشنبیری شارە حیاتەکە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن